سڵاتان نەبێ و ئەو کاتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر من شێرزاستێقم ئەڵلقەیشتری بەرنامەی فێربوونتان پێشکەش دەکەم. بەڕێزانم بۆم ئەڵلقەی بەرنامەی فێربوون قسە دەکەین لەسەر میدیای پەروەردەی و کاریگەریەکانی. بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا هەمزە عەباس فەقێ نووسەری پەروەردەی دەکەین. مامۆستا جان زۆر بەخێر بێ. زۆر سپاس، دەستان خۆش بێ. سپاس بۆ جەنابیشت. بەڕێزانم لە ڕووی زانستی و تەکنۆلۆژیەوە بواری میدیا پێشبەچوونێکی زۆری بەخۆوە بینیوە، بە زۆرێک چرکە بە چرکەی پەیامی تازە و بابەت و هەواڵی نوێ دەگات بە وەرگر کە هەندێک لەو پەیام و ڕاستپاردە و بڵاوکراوانە لەگەڵ بە هاو ڕەوشت و ئاکاری دروستی کۆمەلگایەک ناگرنەوە، بەڵام لە هەمان کاتدا بەشێکە لەو میدیا بڵاوی کە دوجار دەکەوێتە بەردەست و دید و هیزری تاقەکانی کۆمەلگا و کاریگەری خراپەکانی خۆی لەسەر کەسێتی تاک بەجێ دەهێڵێت. ئێمە لێرەدا جیاواز لەو میدیایە و جیاواز لەو ڕاگەیاندانە باز لە میدیای پەروەردەی دەکەین کە ئامانزدەی خزمەتکردنە بە بواری فێرکردن و پێشبەبردننی کەرتی پەروەردەدا. مامۆستا گیان دەگوترێ میدیای پەروەردەیی بەواتای قۆستنەوەی دەستگای میدیایی بۆ خزمەتکردن و بەدیهێنانی ئامانجە پەروەردەییەکان. پێت وایە میدیایەکەیە لە کوردستان کە ئەو پێناسێ بگرێتەوە؟ سەرەتا دەستان خۆش بێ، هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم، بە هیوان بەردەوام بن. ڕاستیەکەی بابەتی میدیای پەروەردەیی لە دوو بەش پێک دێ. ئێمە کاتێک باسی میدیا دەکەین و کاتێک باسی پەروەردە دەکەین. ڕێک ئەو پێناسەی جەنابەت باست کرد زۆر دروست بوو، بریتێ لەوەی کە میدیای پەروەردەیی بریتێ لەوەی کە ئێمە میدیا بەگشتی و بە هەموو هۆکارەکانیەوە بخینە خزمەتی پەروەردە. لەگەڵ ئەمەیە لەوانەیە ئەو تەسنیفات تۆزێک زەحمەت بێ ئێمە بڵێن میدیایەکی پەروەردەیی دیاری بکە، بەڵام ئەوەی کە زۆر وازح و ڕۆشنە بنەماکانی پەروەردە لەناو هەر کۆمەڵگەیەکە چەند بنچینەیەکی سەرەکی هەیە، لەوانە خێزانە، قوتابخانەیە و لە دوایی شەقام و کۆمەڵگە و بەشەکانی تر بەشدارن لە بنیاتنانی پەروەردەیەکی دروست لەناو ئەوانە میدیاش. بەڵام نازانم چۆن، یعنی ئەمە لەوانەیە دیوێکی باش بێ و دیوێکی زۆر باش نەبێ کە بڵێن ئێستا میدیا خەریکە پێش بنچینە ئەساسیەکان، بنچینە سەرەکیەکانی پەروەردەش دەکەوێتەوە لە خێزان و لە قوتابخانە. لەبەر ئەوەی خۆت دەزانی ئێستا میدیا لە چەندین ڕەنجی جیاوازە دەبیندرێت، لە چەندین شێوەی جیاوازە دەیبینین. ئێمە ئەوەی کە هەمانە لە تەلەڤیزیۆن و لە شاشەی زیرەک و لە ئینتەرنێت و لەوەی کە هەیە بە بەردەوامی هۆکارەکانی گواستنەوە بە گشتی و لەگەڵ ئەمەیە ڕۆژنامە و گۆڤار و هەموو ئەوە وای کردووە تا ئەندازەیەکی زۆر باش دنیای تاچی ئێمەی تەنیوە بەڕاستی. و ئەمە ئەگەر لە پێناسەی خودی میدیایە باز لە نێرەر و وەرگر بکەین، پاشان کاردانەوە دەبینین. کاردانەوەکە ئەو بەشەیە دەڕواتە ناو چوارچێوەی پەروەردەوە. زۆر باشە ئێمە ئێستا خۆت لە پێشەچەکە ئاماژەت پێکرد، لەم سەردەمەیە سانسۆر نییە، دنیا بووە بەهۆی ئەو میدیایەوە، دنیا بووە بە گوندێکی بچووک وەکو مەشهورەوە باز دەکرێت. لەم گوندە بچووکەیە شتێک نەماوە بۆ شاردنەوە، چاوی میدیا لەسەر هەموو ڕوودا و گۆڕانکاریەکانە. بەڵام لە بنچینە بخۆی میدیاکار دێ ئەم ڕووداوانە دەگوازێتەوە بۆ وەرگر بۆ ئەم خەڵکی کە چاوەڕێیە، بەڵام بە بێلایەنی بەبێ ئەوەی کە ڕێی خۆی بدا. ئەگەرچی لە وڵاتانە بە تایبەتی لە ناوچەی ئێمە زۆر دەگمەنە کە میدیاش تەرەفدارە، میدیاش بێلایەن نییە. بۆیە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی پەروەردەییەوە، لە هەموو ڕۆکانی ژیانی تاکانی کۆمەڵگە و تەنانەت لە ڕووی ئابووریەوە. لەبەر ئەوە زۆر ئاسانی ئێمە بڵین میدیا، هەموو میدیایەکانی، هەموو با بڵین شێوازەکانی میدیایی لە کوردستان بە کەناڵە با بڵین ناوخۆیی و کەناڵە ئاسمانیەکانیشەوە و بە شێوازەکانی تریشەوە کاریگەری پەروەردەییان لەسەر تاکانی ئەم کۆمەڵگەیە داناوە. بەڵام ئێمە قسەمان لەسەر ئەوە بێ ئایا ئەم کاریگەری دانانە کاریگەری دانانێکی نەرێنیە یان ئەرێنیە؟ جەمال سا ببرە وەکو جەنابەت باست کرد، هۆکارەکانی گەیاندن ئێزگار زۆرە، هەر لە ئەو هۆکارە شخصیانێک کە پەیوەستن بە کەسێتی تاکەکانەوە تاوەکو دەگاتە کەناڵە ئاسمانیەکان. بەڕێی جەنابەت وەکو کەسێک کە لە ناو
عمقی ڕاگەیانی پەروەردەیی دای کامیان زیاتر کاریگەری لەسەر کۆمەڵگا دروست کرد و دروست دەکات ئەوەی کە شتە شخصی و کەسیەکانی لە ڕێی مۆبایلەوە دەگات یاخودەوەی لە ڕێی سەتەلایتەوە یاخود ئەوەی لە هۆکارەکانی ترەوە بێگومان هەردوولایەن بێ کاریگەری نین کاریگەری زۆریان لەسەر شێوازی بیرکردنەوە و ستایلی ژیان و چۆنێتی مامەڵەکردنی ڕۆژانەمان هەیە ئەنجا ئەوە لەوانەیە بەپێی تەمەن بگۆڕێ ئێمە منداڵەکانمان لە دوای پێگرتنەوە ئێستا لە ژێر ڕەحمەتی میدیادان تا تەمەنی بەسەرچوونیان دەزانی ئێستا لە سوۆشیال میدیا شتێک هەیە زۆر جار وەکو تەنز دانراوە دەگوترێ تکایە ئاگاتان لە باوکانتان بێ بە کوڕەکان دەڵێن کورە ئاگاتان لە باوکتان بێ یعنی ئێستا میدیا وای کردووە تەمەنی تێپەڕاندوە ڕاستی چۆن سنوورەکانی هەڵگرت لە بینی وڵاتانی جیهانە و جیهانی کردە جیهانێکی بێسنوور لە تەمەنیشە تەنانەت ئێستا وای کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان ئەم کۆتوبەندە یان ناوی بنین ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە یان ئەو ڕەسەنایەتی لە ناو کۆمەڵگەکان هەیە بە بەردەوامی کار لەسەر ئەوەش دەکات بۆیە ڕاستی لە تەمەنێکەوە بۆ تەمەنێک لە کەسێکەوە بۆ کەسێک کاریگەریەکان جیاوازن بەڵام ئەوەی ئێمە دەیبینین کاریگەریەکان واقعن پەیامەکانی میدیا زۆر بەوازحی دەگاتە تاک بە تاچی ئەم وڵاتە و بە تایبەتی قوتابیان و خوێنکاران کاردانەوەکەشی ئەو کاردانەوەیە کە دەتوانین ناوی بنین بەشێک لە پەروەردە ڕۆژانە بە چای خۆمان دەیبینین کاردانەوەی میدیایی کاردانەوەی نەرێنیەکە زۆرتر زاڵە بەداخەوە ئەوە تا دەبینین ئەگەر هەندێک نیشانە وەربگرین بۆی کە بزانین تاچی ئێمە چۆن دابڕاوە لە پێشکەوتن و لە خوێندنەوە و لە بەکارهێنانی میدیا یان سوودوەرگرتنی باشی لە میدیا بڕۆ لە سوۆشیال میدیا متابعە بکە سەیریی کۆمنتەکان کە بزانە ئاستی نووسین سەیری تیکتۆک و ئەوکانی تر بکە ئەو پلتفۆرمەکانی تر بزانە ئاستی بەشداری ئاستی مشارەکەی تاچی ئێمە لە چه ئاستێکدایە یعنی هەموو تەمەرەکانی تێپەڕاندووە دیاردەی وا دەبینی کە بەڕاستی مرۆڤ لە ڕاستیا دەستەوسانە نازانێت چ بڵێ زەماوەسا ئەو دەسەوسانە لەوانەیە بۆ کەسێکی ئاسایی تا ڕادەیەک زاراوەیەک بۆ خۆپەڕانەوە بەڵام بۆ ئێمەی میدیاکار بۆ سەروی ئێمەی کە خاوەن دەسەڵاتیش ڕەهاترە ناکرێت بەو جۆرە قسام بکەین دەکرێت ئێمە بەرناممان بۆ هەبێت دەکرێت ئێمە پرۆژەمان بۆی هەبێ پێویستە پرۆژەکان لەکوێوە دەست پێ بکە لە ناو خێزان و لە سەرەتای دروستبوونی بەتایبەتی منداڵ وەکو تاک یاخود لە قۆناغەکانی خوێندن و یان بەگشتی کۆمەڵگا پێویستە بە زۆرێک خوێندنەوەی بۆ بکرێت بۆ حەز و ئارەزوەکانی بۆ پێداویستەکانی دروستبوونی کەسێتی زۆر دروستە فەرمی مامۆستای بەڕاست فعلا گلەیکردن و بۆڵەبۆڵ سەردەمی بەسەر چووە باوی ئەوە نەماوە بەس دانیشتین باز لە ناشیدنەکانی یان دیوە نەرێنیەکەی شتێک بکەین کە لە ناو کۆمەلگەی ئێمە ئێستا وەکو دەڵێ کاریگەری هەیە من هەر بخۆم هاوڕام لەگەڵ جەنابەت بەوەی کە زۆر تەواو جارێ ئێمە دەبێ لە سەرەتا بابەتەکە بکەینە دوو قۆناغ لەکوێ ئیشکەین ئەوەی کە جەنابەت باسی دەکەی ئێمەی پەروەردەکار ئێمە کە لە ڕاگەاندنی پەروەردەین بە شێوەی گشتی بەرپرسانی بواری پەروەردە و کەرتی پەروەردە بە گشتی لەکوێ ئیشکەین ئێمە پێشتر کار لەسەر مەسئلەی سانسۆر و با بڵێن کۆتوبەندی ڕاگەاندن دەکرا بەوەی کە لانی کەم فلتەر بکرێ بە شێوەی گشتی ئەمە لەوانەیە چارەسەرێکی جوزئی بێ من پێم وایە وەکو ئەم پەتاوەرزیانی کە ئێستا بڵاو دەبنەوە هەندێک کەس با بڵێن دەرزی بەکاردێنێ بۆ بەرگری بۆ بوونی بەرگری بەرامبەر بەو نەخۆشیانە ئێمە لەو تەوەرەیە لەوانەیە نەتوانین نە وڵاتەکە لەو با بڵێن ئاستی ئیمکانیەت و ئاستی پێشکەوتنی تەکنۆلۆژیەمە لەو ئاستە بێ بتوانین بە تەواوی هەموو بابەتەکان فلتەر بکەین و کۆنتترۆلی بکەین چونکە ئەمە تۆ هەندێک شوێن کۆنتترۆل دەکەی بەڵام بابەتەکە ئەوەندە تایبەت بووە ئەوەندە کەسیە ئێستا لەوانەیە نەتواندرێ هەموو جمگە و بەرگەکانی کۆنتترۆل چووکە هەر لەگەڵ ئەوەیە کاتی کۆنتترۆلکردنیش بەدیل هەیە بۆ ئەوەی کە بتواندرێ ئەو تۆقانە بشتێندرێن باشترین پێگە ئێمەی پەروەردەکار ئێمەی ڕاگەاندنی با بڵێن پەروەردەیی کاری لەسەر بکەین ئەو شوێنەیە کە بین بەرگری نەوەکانمان بەرگری ڕۆڵەکانمان ئاستی هۆشیاری تاکەکانی ئەو کۆمەڵگەیە مامۆستای بتوانە و بەهێزی بۆ پەروەردەکەین تا بتوانێ نەوەکانمان خاوەنی کەسێتی خۆیان بن ناسنامەی خۆیان بپارێزن
و لانی کەم بتوانن زۆر بەباشی سوود لە میدیا وەربگرن سوود لەو پەیوەندیە لەو بابەتە تەکنۆلۆژیانی ئەم سەردەمە وەربگرن ئەمە پێم وایە ئەرچی سەرەکی ئێمەیە و هەمومان و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و حکوومەتیش و وەزارەتی پەروەردە بە تایبەتی لەم بوارەیە ئیش بکە ئەنجامی دەبێ نەک لەوەی بیر لەوە بکاتەوە بڕوا کوێ قەدەغە بکە چونکە ئێمە ناتوانین هەموو شتێک قەدەغە بکەین بەڵام کاتێک تاکەچی هۆشیارمان هەبوو سوشیال میدیای بەکارهێنا تەکنۆلۆژیای بەکارهێنا نەک تەکنۆلۆژیا بەکاری بێنێ چونکە هەموو ئەوانەی بەبێ بەرنامە دەڕۆن بەردەوام ڕۆژانە خەریکی مۆبایلەکانیانن خەریکی کۆمپیوتەر و بابەتەکانی تریانن بەڵام هیچ بەرنمەیەکیان نیە ئەمانە تەکنۆلۆژیا بەکاریان دێنێ سوشیال میدیا بەکاریان دێنێ بەڵام ئەوانەی بە ئامانجەوە دەڕۆن خەریکی وەرگرتنی زانیارین دەڕۆن دەیانەوێ ئەم بوارە ئەم مینبەرانە بقۆزنەوە بۆ ئەوەی کە خزمەتی کۆمەلگەی خۆیان خزمەتی تاکەکانی ئەم کۆمەلگەی خزمەتی مرۆڤاتی پێ بکەن ئەوانە کەسی سەرکەوتوو دەبن ئێمە چۆن دەتوانین دامی ئەوانە بکەین هاوکاریان ببین و بەرنامەی زۆر باشمان هەبێ بۆ پەروەردەکردنی ئەم جۆرە کوڕووکچە لاو و گەنج و بەتوانانە بۆی بتوانن بەرگەی ئەم هەژمونە بگرن ماوسا باس ئەوەی دەیڕێن دیارە پەیامێکە یاخۆ گوتنێکە دەربارەی خەڵکانێکی پێگەیشت و تێگەیشت و لە تەمەن و لە ئاسی وشاری و بەتایبەتر لە تەمەن بەڵام بەخۆزانی بەگشتی ئامێرەکانی ئەلکترۆنی و پلاتفۆرمەکان لە لای منداڵێکی 5 ساڵە هەیە تەنیا بتوانێت پەنجەکانی بەکاربێنێ دەتوانێت هەموو ئەو پلاتفۆرمانە بەکاربێنێ و ئیشی لەسەر بکە بۆ منداڵێکی کە هەم لە ڕووی تەمەنەوە پێگەیشتو نیە هەم لە ڕووی عەقڵەوە تێگەیشتو نیە چۆن بتوانین منداڵی پەروەردە بکەین لە خێزانێکدا کە کاریگەریەکانی سوسیال میدیا و پەروەردەی ناتەندروست تا ڕادەیەک کەم بکەینەوە یاخود ئەگەر برین نەهێڵین زۆر دروستە یەکەم هەنگاو ئەوەیە کە ئێمە برە و بەو ڕاگەیاندنە بدەین کە دەڕواتە وەکو دەڵێ پەیامەکانی پەیامی ئەرێنی و پەروەردەیی بن ڕاگەاندنی پەروەردەیی بە تایبەتی ئەو وەکو چەمک مێژوەکەی زۆر دوور درێژ نییە بەڵام هەموو ئەم کارە چاک و چالاکیە باش و ڕێنمایە دروست و تەندروستانە دەگرێتەوە کە لە پێناو هۆشیاری تاکانی کۆمەلگا دەیهاوێ بۆ ئەوەی تاکێکی هۆشیارمان هەبێ ئەوەی بەڕێزت باسی دەکەی منداڵێک تەنانەت ئێستا زۆرێک لە پزیشک و پسپۆرانی تایبەت بەو بوارە ئاگادارمان دەکەنەوە ڕۆژانە چەندین جار لە ڕێگای پلاتفۆرمە جیاوازەکانی بابلین سوشیال میدیاوە پێمان دەڵێن کاکە بە هەموو نەوعێک محاولە بکەن منداڵ بە تایبەتی پێش 2 ساڵ بە هیچ زۆرێک شاشە نەبینێ لەبەر ئەوەی ئێستا کێشەی ئۆتیزم و کۆمەڵێک بابەت ئۆتیزمی ئەلکترۆنی دروست بووە کە دەیان خێزان لە وڵاتە پێوی جیرۆ دەیە وەرە ئەوە بێنە بەرچاوت خێزان بە شێوەی گشتی گرفتی هەیە لەبەر ئەو گرفتە سیاسی و دۆخەی کە لەم وڵاتەیە هەیە جا سەرباری هەموو ئەوانە تۆ منداڵێکی ئۆتیزمیشت هەبێ تۆ نەخۆشێکی درێژخایانیشت هەبێ دەبێت هینەکە بگاتە کوێ ینی مەترسیا بگاتە کوێ لەبەر ئەوە زۆر گرنگە ئێمە کار لەسەر هۆشیاری تاکەکانمان بکەین بە تایبەتی دایک و باوک زۆر ئاسانە یعنی دەکرێت ئێمە کۆمەڵێک پلانی کوردمەودا و درێژخایانیشمان هەبێ بۆ چارەسەرکردنی ئەوانە لە میانی ئەوە لە ئێستاوە لە ڕێگای وەزارەتی تەندروستی و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و زۆربەی وەزارەتە تایبەتمەندەکان بتوانین هەندێک ڕێکاری هۆشیاری زۆر باشی پتە و بگرینە بەر بۆ هۆشیاری دایکۆ باوکان ئەو گەنجانی کە ئێستا دەچنە ناو پرۆسەی خێزانداریەوە بۆ ئەوەی ئەوانە بەرچاوڕوون بن لە داهاتووە ئەرک و بەرپرسیارەتی خۆیان بەرامبەر بە پەروەردەی منداڵەکانیان بزانن بە شێوازی ژیانیان بزانن ئەمە قۆناغێکە لەوانەیە دوای چەند ساڵێکی تر ئێمە بەرهەمەکەی دەبینن نەک ڕاستە خۆبێ لە ئێستاە بە بەردەوامی کۆمەڵێک کەناڵ دەعم بکرێن هاوکاری بکرێن ئەوانەی کە خەڵک سەیریان دەکات لەوێ کەسانی پسپۆر و تایبەتمەند بە ئەوانەی کە قسە لەسەر مەترسیەکانی سوشیال میدیا دەکەن لەسەر کاریگەریە نەرێنیەکانی ڕاگەاندنی خراپ دەکەن لە سەر خێزانەکان ئەوانە بڕۆن ڕۆڵی زۆر باش ببینن و ئەو میدیانە ئاراستە بکرێن بە دیوە باشەکەی بۆ ئەوەی کە کۆمەلگە هۆشیار ببێتەوە بزانێ ئەم منداڵانە لەم قۆناغەکە ئەمانەتە لە سەرشانی ئەم دایک و باوکە دەرباز بک و بیپەڕێنێتەوە بۆ قۆناغێکی تر تاوردەوردە دەتوانێت تەکەیف لەگەڵ ئەم بابەتە سەردەمیانە بکە بڵێ مامۆستا دیارە ئێمە ناکرێت خواست و ئامانزی دوژمنان لەبەر چاو نەگرین کە یەکێک لە ئامانجەکانیان ئەوەیە کە کەسێتی تاچی کورد بە شێوازێک پەروەردە بکرێ بە شێوازێکە بێت کە دامماڕێت لە کۆمەڵێک بەهای
نەتەوەی ئەخلاقی تایبەت بە خۆی دیارە ئەوە دەچێتە چوارچێوەی شەڕی تایبەتەوە وەکو جەنابیشن باس کرد لە ڕاگەیاندندا دەرئەنجامەکان ڕاستەوخۆ دەرناکەون بۆیە دەکرێت ئەو شەڕە تایبەتە بە بەردەوامی 20 ساڵ کاریگەریەکانی وردە وردە دروست بێت و دواتریش بە سەدان ساڵ ببێنێتەوە ئێمە کۆمەڵێک شتمان بینیوە هەر لە ناونانی منداڵەکان ناونانی شوێنەکان بەڕێوەچوونی بۆنە کۆمەڵایەتیەکان ستایلی جلوبەرێک یعنی شێوازی ئاخاوتن تەنانەت خواردن و کەرستە بەکارهێنراوەکانی ناوماڵ و دەرەوەش هەموو کاریگەریەکانی وڵاتانی تریان بەسەرەوەی بە تایبەتی وڵاتانێک کە لەوانەیە هەندێکیان لە بەها کۆمەڵایەتەکانی ئێمە کەم دەکاتەوە اینجا ئێمە باسمان لە پەروەردە بەگشتی کرد بەڵام ئێستا دەین باز لە بەشێشتری میدیای پەروەردەی دەکەین میدیای فێربوون ئەوەی کە ئێستا وانە تۆمارکراوەکان هەیە ئەوەی کە ئەو حکومەتی هەرێمیش لە سەردەمی کۆڕۆنادا کە کەناڵێکی تایبەت بۆی کردبووە کە منداڵ دەتوانێت لە ماڵەوە بخوێنێ پێ وایە کە ئەو میدیایە لەو ئاستەدا بێ کە منداڵی یاخود خێزانی کورد پشتی پێبەستێ و تا ڕادەیەک کەمتر پێویستی بە مامۆستا بێت ڕاستە و خۆ مامۆستای بەرکەوتەی هەبێت لە پۆلەکاندا من پێش ئەوەی بچمە سەر وەڵامی ئەوە تاقیبێکم لەسەر قسەکەی پێشوت هەبوو کە زۆر پێم گرنگە بابەتی ئەو ینی هەتا لە با بڵێن زانستی سەربازیە و لەوانەیە ئەوەی کە پسپۆڕن لەو بوارە ئەوان زۆر باش دەزانن شوێن گۆڕین یان ئەوە تا وەکو دەڵێ سەنگەر ئەو کاتی کە تۆ بەرامبەر بە دوژمنەکەت لە سەنگەردای ڕوو بە ڕوو ڕاست بە ڕاستی یەک ئەوە زۆر باشە دەتوانی مقاومە بکەی بەڵام کاتێک سەنگەر شوێنی گۆڕ و تو هەر لە شوێنی خۆت بووی ئەو کاتە کارە ساد ڕوو دەدا لەبەر ئەوە ئێستا ئێمە هەر دروست سەرنجەکە زۆر تەواوە ئێمە سەنگەرمان لێ گۆڕاوە بۆ ئاگاداری دژمنانی ئێمە لەو شەڕانی کە پێشووتر بەرامبەر ئێمە بەچەک و بە شێوازی تر دەیان کرد ئێستا ئەوەی ناوێ شێوازی زۆر با بڵێن ئاسانتر هەیە لە ڕێگای ڕاگەاندنەوە شەڕی خۆی دەکات لە ڕێگای لێدان لە کەلتور و لە بیرکردنی ڕەسەنایەتیەکانی خۆت لە ڕێگای هەڵتەکانی زمانەکەت شەڕت لەگەڵ دەکات لەبەر ئەوە زۆر گرینگە ئێمە ڕاستەوخۆ خاڵ بە خاڵ لەگەڵ ئەگەر هەر هیچ نەبێ ئەگەر پێشتر ئێمە احتیاتی خۆمان وەرنەگرتو ئێستا لەگەڵ ئەم سەنگەرانە بڕۆین کە بەرامبەرمان دەگیرێن بۆیە سەرنجەکەت زۆر وردە زۆر دقیقە تەواوە بڵێ پێویستە ئێمە زۆر ئاگاداری ئەم بابەتانە بین ئێستا کۆمەڵێک لە شێوازی مامەڵەکردن و ستایلی ژیان لە ناو گەنجەکانی ئێمە هەیە کە وەکو بەڕەسەنایەتی ئێمە ناکاتەوە ڕاستیەکەی لەبەر دەبێت زۆر زۆر وریابین من دڵنیام ئەگەر پاش 10 ساڵی تر لەوانەیە نەوەیەک پەروەردە بووە نەوەیەک پێگەیشتووە بە زمانی قسە دەکا زمانەکە زۆر زەحمەتە ئێمەمانان بتوانین لی تێبگەین لەبەر ئەوەی بە زۆرێک لە جۆرەکان ئێمە لەم سەنگەرەیە بەڕاستی لە پاشەکشە داین و پێویستە هەمومان دەرک بەم ڕاستی بکەین بۆی بتوانین ئەم سەنگەرانە بدۆزینەوە بۆ بەشی پرسیارەکەی بەڕێزت ئێمە دەڵێن میدیا کاریگەری هەیە و ڕاستیەکەی ناتوانین وەکو باز دەکرێت پێشتر ئێمە کاتێک دەچوینەوە ئێواران لە ماڵەکانی خۆمان دەمانویست بنوین دەرگایەکانمان پێوە دەدا ئیتر حرەمی ماڵەکەمان پارێزگاری لە ئێمە دەکرد و هیچ کەسێک بۆی نەبوو بێتە ئەو دیوی ماڵەکەەوە ئێستا لە ژووری نەومەوە لە ژووری خەوتنەکەەوە بۆمان دێن لەوێ مەوجودە دیوار و ئەو حرەمانە هیچ وجودیان نەماوە لە ڕێگای با بڵێن میدیاوە لە ڕێگای ئەوەی کە ئێستا بەکاردێنرێ و ئەوەکانی سوشال میدیا بۆیە مادام بۆتە ئەمری واقع مادام بەکاردەهێنرێ مادام کاریگەری ڕاستەوخۆی هەیە ئەوەی ئێمە لە سەرمانە چۆن بتوانین بۆ خێر بەکاری بێنین ڕێک بە ئەمە وێنا بکەین بە ڕووبارێک کاتێک بارانە و لافاوێک دێ ئەگەر زۆر وریان نەبین چاک و پاک پێکەوە دەبا هەموو شتێک تێک دەشێوێنێ وانە لافاوێک گەورە بەڵام کاتێک ئێمە بربەستێکمان بۆ دروست کرد سەدێکمان بۆ دروست کرد ئەم لافاوە لە خۆی دەگرێ بۆ ماوەی چەند مانجێک ئاوەکەش ڕوون دەبێتەوە دەبێتە شوێنی سەیرانگا و دەتوانین بەو لافاوە ترسناکە کە خەریک بوو لە ناومان ببا ئاوەدانی دروستکەین وڵاتێک بڕازێنینەوە لەبەرەوە ئێمە دەکرێت ئێستا ئەم شاڵاوە ئەم لێشاوی کە ڕووی لە ئێمە کردووە لە بابەتی میدیا لە کاریگەری ڕاگەیاندن لەسەر ڕۆڵەکانمان لەسەر تاکەکانی ئەم وڵاتە
قدرەتی ئێمە هێزی بەرپرسانی ئێمە هێزی ئەو کەسانی کە مەسئولن لە بواری پەروەردەیە لەو شوێنە بە دەردەکەی ئێمە چۆن ئەمە ئاراستەکە بگۆڕین بۆ خێر ڕاستەکەی ئێستا ئاراستەکە ئاراستەیەکی خێر نییە بەڵام چۆن دەتوانین ئێمە ئەمە بگۆڕین بۆ خێر کاتێک توانیمان تەوزیفیکەین لە بوارە فێرکاریەکانە ئەمە کارێکی زۆر باشە قوتابیەکان ئێستا لەوانەیە لەبەر ئەوەی پۆلەکانی ئێمە ستاندارد نین بەهۆی کەمی قوتابخانە بەهۆی 2 دەوامی و 3 دەوامی بەهۆی زۆری ژمارەی قوتابی لە پۆلەکان هەموو ئەوانە وای کردو کە قوتابی ئێمە مافی خۆی بە تەواوی پێ نادرێت زۆر باشە لەکوێ یعنی ئێمە بتوانین تعویزی ئەمە بکەینەوە بۆ تەکنۆلۆژیا بەکارنێنین بۆ ئەم خزمەتە دەکرێت ئێستا لە ڕێگای گروپەکانەوە گروپی ڤایبەر و واتسئاپ و تەلگرام و هەموو ئەوانە کە ڕۆلی زۆر باش دەبینن لە قوتابخانەکان لەلایەن مامۆستایەکانەوە کە قوتابی سوودیان لێ دەبینێ باشە ئەوەی کە بەڕێزت باست کرد لە تەلەڤیزیۆنی پەروەردەیی لەو شتانی تر کە دروست دەکرێت ڕاستەوخۆ با بڵێن لە پەیج و ئەکاونتەکان بتواندرێ ئەو پەیامانەی هەیە بە شێوازێکی باش بگەێنرێتە دەست قوتابیان بەڵێ کاریگەری زۆر باشی هەیە و ئێمە لە پێش چاومانە لە قۆناغی کۆرۆنا کە قوتابخانە ڕۆلی نەما بەڵام تواندرا ئەمە ببێتە فریادڕەس بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری زۆر باشی هەبوو تەنانەت دوای ساڵانی کۆرۆناش بە فترێک قوتابی سەرپش کرابوو لەوەی کە ئۆنلاین بخۆی دەتوانێت نێتە قوتابخانە لە پێناو پاراستنی تەندروستی خۆی ئەمە من چەندین دلیلم لەلایە کە قوتابی لەگەڵ با بڵێن یوتیوب کەناڵەکان یوتیوبا بەردەوام بووە لەگەڵ مامۆستایەکان بەردەوام بووە نمرەی زۆر باشی بەدەستێناوە سوودی زۆری بینیەوە بەڵام ئەمانە ئەگەر ئێمە نایی بنین بەدیلی قوتابخانە نەخێر جێگرەوە نییە نەخێر هەر ئەسڵان قوتابخانە بۆ خۆی کۆمەلگەیەکی بچوو کراوەیە ئێمە چۆن کۆی کۆمەلگە وەربگرین قوتابخانە ئەو کۆمەلگەیە کە قوتابی لەوێ وێڕایی فێربوون بابەتی فێرکردنەکە کە لە بینی مامۆستا و قوتابی ڕوودەدا لە بابەتێکی دیاری کراوە با بڵێن وەکو ژینگەی پەروەردەی ژینگەیەکی زۆر دروستە ئەگەر بێ و هەموو شتەکان ڕێکوپێک بن ژنگەیەکی دروستە بۆ پەروەردەبوون بۆ هاوکاری بۆ خۆشەویستی بۆ مامەڵەکردن دەکرێت لە قۆناغی دواتر خوێندنی ئۆنلاین کە سەردەمانشی زۆر کۆن ئەو شتە هەبووە کە کۆمەڵی بڕوانامە دێ بەبێەوەی تۆ هیچ حزوڕێکشت هەبێت لە هۆڵەکانی خوێندن بۆ قۆناغی دوای ئامادە یاخود دوای زانکۆ ئاسایی تر بێت لەوانەیە بەڵام بۆ قۆناغی بنەڕەتی بە تایبەتی هەرسێ بازنەکان کە ناکرێت قوتابی دابڕێت بەدەر لە مەسلەی خوێندن کۆمەڵی بەهایتر هەیە کە ڕاستەوخۆ پێویستی بە بەرکەوتە و بێکۆبوونە لەگەڵ قوتابیان خۆی یەکێک لە پێناسەکانی پەروەردە ئامادەکردنی تاکە بۆ ژیان بنیادنانی یەکیی تر بریتە لە بنیادنانی تەواوەتی هەموو بەشەکانی کەسایەتی مرۆڤێک ئەمە لە ماڵەوە بە دیار شاشەیەکەوە دروست نابێ هەرگیز لەبەر ئەوە هیچ تا ئێستا ئەمانە هیچی نەبووتە بەدیلی قوتابخانە بۆ قوتابخانە بەدیلی نییە بۆ دڵنیایت یعنی پێویستە ئەمە بەردەوام بێ ڕاستە ئێستا تەکنەلۆژیا لەوانەیە بیری لەوە کرد بێتەوە کە ببێتە بەدیلی قوتابخانە و ئەوانەی کە هەن ئەم شێوازە بەکارهێنانانی خوێندنی لە دوورەوە و لە ڕێگای ئۆنلاینەوە لەوانەیە بیر لەوە کرابێ ئەمە بەدیل بێ بەڵام بەدیل نییە بە دڵنیاییەوە لەبەر ئەوەی لایەنە پەروەردەیە کە شێوازی مامەڵەکردن و با بڵێن مەوجود بوون و بەو ڕۆحی کە هەیە لە ناو قوتابخانە ئەو لە ڕێگای شاشەوە دروست نابێ هەرگیز و هیچ مەترسیەک نییە لەسەر قوتابخانە پێویستە بەڵام قوتابخانە پێویستی بەوە هەیە ئەم ئامێرە نوێیانە و ئەم تەکنەلۆژیا ڕێک بخاتە خزمەتی فێربوونی قوتابیەکانیەوە بە جۆرێک لە جۆرەکان ژینگەیەک بسازێنێ وا بکە کە قوتابیان فێر بن سوود لە تەکنۆلۆژیا وەرگرن لە قوتابخانەوە فێر ببن کە تەکنۆلۆژیا و ئەم بابەتی ڕاگەیاندنە ئەم کەناڵانە وەکو دەڵێ بابەتێکی دوودیون یان دوودەون یان چەکێکی دووسەرن دەتوانرێت بۆ دیوی باش بەکاربهێنرێت دەتوانێت بۆ دیوی خراپیش بەکاربهێنرێت ئەوە ئەرک و بەرپرسیارەتی ئێمەی پەروەردەکارە لەم قۆناغەیە بتوانین ژینگەیەک بسازێنین کە ڕۆڵەکانمان سوود لە تەکنۆلۆژیا وەربگرن و ئێمە بە شێوە باشەکە بەکاری بۆ این بۆی لانی کەم ئەوان سوودمەندی یەکەم بڵێ مامۆستا سەبارەت بە میدیایە کە تێدا ئامانزدەی فێربوونە دیارە بەدەر لەوەی کە دەستگایەک پێویستە بۆ گەیاندن بەڵام پێش ئەویش کەسایەتێک پێویستە بۆ ئەوەی پەیامەکە تۆمار بکە هەموو مامۆستایەکی پسپۆر دەتوانێت پەیامەکانی خۆی بەوەی کە لە هۆڵێکی خوێندندا دەیگەێنێ بە قوتابیان
بە هەمان شێوە لە ستۆدیۆیەکدا بیگەێنێ؟ ناکرێ بە دڵنیاییەوە بڵێن 100% ئەمە وابێ، نەوەڵڵا ناتوانێت. لەبەر ئەوەی مامۆستا لەو کاتی کە خەریکی وانەوتنەوەیە خۆشی لەناو پرۆسەی فێربووندایە، بەردەوام مامۆستا لە قوتابیەکانی فێر دەبێت و زۆر جار هەیە پرسیاری قوتابیەکانی دەیوروژێنێ بۆی کە بڕۆ بەدۆی سەرچاوەیە کابگەڕێ و با بڵێن ئەسلی بابەتەکەی خۆی بدۆزێتەوە. لەبەر ئەوە ناکرێت کاتێک بەرامبەر بە کامێرەیەکە کەس پرسیاری لێ ناکە و با بڵێن لەگەڵ ئامێرێکە مامەڵە دەکات تا ئەوەی لەگەڵ ڕۆحێکە مامەڵە بکە، زۆر جیاوازە. بەڵام ئێمە باز لەو بابەتەکە ڕێژەیە، باز لەو ڕێژەیە دەکەین کە کاریگەری هەیە بۆ فێربوون، بەڵێ وەکو کاریگەری هەیە، بەڵام بابەتەکە ڕێژەیە و ئەم ڕێژەیە دەکرێت لەگەڵ پابندبوون بە تەکنیکەکانی میدیایی، لەگەڵ پابندبوون بە هونەری تۆمارکردن و وانەوتنەوە و ئەوەی کە لە هەردوو لا هەیە، لایانی تەکنیکی و لایانی زانستی مامۆستا بتواندرێت کاریگەریەکە ڕێژەکە هەندێک بەرز بکات، ئەگەرنا بەدیلی 100% نییە. بڵێ ئەو مامۆستایی کە وانەکەشی دەکاتەوە شەرحی دەکات، پێویستە چ لە بەرچاو بگرێ کە لە بەرامبەر کامیرادایە جیاواز لە پۆل؟ زۆر گرنگە مامۆستا کاتێک مامەڵە لەگەڵ با بڵێن لە شوێنێکی دیاریکراوانە تۆمار دەکات، مامەڵی ڕاستەخۆی لەگەڵ کامێرا دەبێت، لەبەر ئەوەی ئەو کاتە چاوی کامێرا چاوی هەموو ئەو قوتابیانەیە کە بەرامبەر ئەون. زۆر گرنگە مامۆستا پێشتر ئەوەندە خۆی ئامادە کردبێ وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە کە لە ناو ناخی بینەرەکانیەتی. ئەو قوتابیەکان کە کاتێک دەیبینن بێگومان پرسیاری مامۆستایی بەتوانە ئەو پرسیارانەی لەلایە یان وەکو دەزانێت قوتابی لەکوێ پرسیار دروستە، بۆیە زۆر گرنگە وەڵامی کۆمەڵێک پرسیاری پێبێت کە قوتابی بە عەوداڵیەوە چاوەڕێی وەڵامەکانیەتی. زۆر گرنگە مامۆستا بە گەشببینیەوە بابەتەکەی پێشکەش بکاوە، بە تایبەتی لە بواری میدیایی ئێتیماماتی خۆی هەبێ لە ڕووی جلوبەرگ و لە ڕووی با بڵێن ڕوخسار و ئەمانە، بۆ ئەوەی لانی کەم جۆرێک لە جۆرەکان قوتابی یارمەتی بدا کە بێتاقەت نەبێ بەرامبەر ئەوش بەرامبەر بە جیهازێکە، بەرامبەر بە ئامێرێک دانیشتووە لەوانەیە جۆرێک لە خەیاڵی بۆ دروست بێ یان هەندێک جار بپچڕێ لەگەڵ مامۆستایە. بۆیە گرنگە مامۆستا زۆر خۆی ئامادە بکە و وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە کە لە ناخی قوتابیەکانی دروست دەبێت. مامۆستا هەر بۆ خۆشی ئەو دەجێڕمەوە قوتابیە گوتی ئەگەر مامۆستا گوتی ئەوەی کە لە تەلەڤیزیۆنەکە ئێوە پەخش دەکرێت مامۆستا بەو ڕووخۆشی و بەو شەوق و زەوقەوە ئەگەر لە پۆلدا بێگومان بەشێک لە مامۆستایان بۆ شێوازەوانەکان شەرە بکەن و ئەو سینگفراوانی و ئەو تەحملیان هەبێ بەرامبەر جوولە و حرەکەی ئێمە و پرسیارەکانی ئێمە گوتی لەوانەیە زۆر قوتابی باشتر تێبگا و حەسیشمان زیاتر بۆ فێربوونەکە دەچێت. وڵا زۆر دروستە، بەڵام ئەمە بۆ دیفاعێک لە مامۆستا خۆی زۆر گرنگە. مامۆستا دەبێ وابێ نابێت تەمسیلکە، بەڵام خۆ ئەگەر مامۆستاش جوابەکەی ئەو بێ بڵێ کاکە من بەرامبەر بە ئامێرێکم جەوێکی زۆر هەیە منم هەیە، ئەگەر ئێوەش ئەو جەوم بۆ دابینکە من ئەوە دڵخۆش دەبم، بۆی ئەمە دووسەرەیە ڕاستیەکەی. مامۆستا جان دوا پرسیار دەمێ پرسیاری ئەوە بکەم. خێزانێک منداڵەکەی لەو ئاستەدا نییە کە تەمۆحی خۆیەتی یاخود ئەوەی کە مەڕاستی لە قۆناغێک لە قۆناغەکان کە منداڵەکە پێویستە لەو ئاستەدا بێ لەو ئاستەدانە پێویستی بە پاڵپشتیە لە فێربوون، لەوانەیە لە توانایدانە بێ مامۆستای تایبەت بگرێ یاخود دەستی پێڕانەگا، بەڵام ئەوەی کە لە ڕێی سۆسیال میدیاوە دەگا زۆر ئاسانترە وەکو جەنابەت باس کرد. لەکوێوە دەست پێ بکا خێزانێک لەوەی کە ڕاستەوخۆ ئەو وانانەی تۆمار دەکرێت بیخاتە بەردەستی منداڵەکەی یاخود چ شێوازێکتر هەیە بۆ ئەوەی پاڵپشتیەک بداتە منداڵەکانی بۆی لە ماڵیش بە هەمان شێوەی قوتابخانە وەڵامی ئەو پرسیارانەی دەستکەوێت کە هەیەی و هەروەها ئەو بابەت و وانانەی کە لێی تێنەگەیشتووە یاخود گومانی بۆ هەیەیان شیکردنەوەی زیاتری پێویستە بەدەستی بێنێ. دەستت خۆش بە وشەیەکت بەکارهێنا زۆر لە جێی خۆی بوو بۆ بابەتی میدیای پەروەردەیی. میدیای پەروەردەیی ئێمە باسی ئەومان کرد، بەس ئەومان باز نەکرد بوو، باسی ئەومان کرد بەدیل نییە. ئەی چییە؟ پاڵپشتە. ئەوەی کە باز دەکەین پاڵپشت واتە ئەم قوتابیە لە شوێنی خۆی بەشێک لە بابەتەکانی وەردەگرێت، هەندێک لە مامۆستا لەوانەیە تێبگا، بەڵام دێ بۆ دواتر بۆ دڵنیابوون بۆ چەسپاندن، چونکە ئەم شێوازی خوێندنی ئێستا
شێوازی وەرگرتنەوەی ڕاستەوخۆ نییە هەر با بڵێن سیستەمەکە گۆڕاوە بەڵام بەشێک لە دایکان و باوکان چونکە لەسەر سیستەمی پێش و ڕاهاتون ئێستاش بۆ جۆرە دەیانەوەی قوتابیەکانیان بخوێنە یان ئاوا مامەڵەیان لەگەڵ دەکەن شێوازی خوێندنی ئێستا و ئەم سیستەمەی لای ئێمە پەیڕەو دەکرێت لە تاقیکردنەوەکان و لە واجبدان بە قوتابی و لە چۆنێتی مامەڵەکردن مامەڵەیەکی محکەمەیی نییە کەسێک بێنێ مامۆستا بەرامبەر بە قوتابی و ئەوەم داوی بمدەوە یعنی بەو شێوەیە نییە چونکەوتە لە تاقیکردنەوە نیشتمانیەکە بە دەردەکەوێت لە تاقیکردنەوەی بەکەلۆری بە دەردەکەوێت کە با بڵێن سیستەمی ئێمە پرسیار دەکا و وەڵامەکەشی داوەتە قوتابی پێویستی بەوە نەبوو شت لەبەر بکە پێویستی بەوە نەبووە بە زۆرێک بۆیە ئەگەر لە ڕووی هوەریەوە نەیتوانی بێ بە دروستی با بڵێن سعی بکە کۆشش بکە لەوێ تووشی هەڵە دەبێت خوێندنی ئێستا تێگەیشتنی دەوێت اعتماد لەسەر تێگەیشتن دەکات پێویستە ئەم کەسە زۆر بە دروستی لە بابەتەکە تێگەیشت بێ کاتێک تێگەیشت لەبەر ئەوەی ئەو لە کاتی وەڵامدانەوە وەڵامی لەبەردەستە و چوار وەڵامی دراوەتێ یەکیان ڕاستە بە دڵنیاییەوە دەوەستێت سەر ئەوەی ئەو تێگەی ویان تێنەگەیشتووە لەبەر ئەوە دایکان و باوکان دەتوانن سوود لەم میدیای پەروەردەیی وەربگرن لە کەناڵەکان و چەناڵەکان یوتیوب لە کەناڵە تەلەڤیزیۆنیەکان لە بابەتەکانی تری سوۆشیال میدیا لە پەیج و کاونتەکان لە هەمووی چ بکەن کاتێک مامۆستایەک دەبینن ئەگەر خۆیان هەندێک مساعد بن بەپێی تەمەن لەوانەیە وەکو جەنابەت باست کرد ئەمە بۆ قۆناغەکانی ئامادەی و دواتر کارێکی ئاسامێت کە خۆی دەزانێت ئەرک و بەرپرسیارەتی خۆی چیەوە بە دوای چیا دەگەڕێت بەڵام بۆ بازنەکانی 1 و 2 3 بەڕاستی پێ لەگەڵ ئەمە پاڵپشتە بەڵام پێویستی بە پاڵپشتی دایک و باوکەیە ناکرێ منداڵێک تەسلیمی با بڵێن تەسلیم بە مۆبایلێک یان بە شاشەیەک بکرێ و لێ بگەڕێندرێ لەبەر ئەوەی ئەم شاشانە خۆیان بە زۆرێک لە زۆرەکان لەوانەیە فێڵ لە چاوی منداڵەکە بکەن یان ڕای بچێشن بۆ لایەنێکی تر ڕێکلامی دێتە سەری کۆمەڵێک شتێ بە تایبەتی لە کاتی ئۆنلاین با بڵێن بە مباشری بێ لەبەر ئەوە پێویستە دایک و باوک هاوکار بن لەگەڵ منداڵەکە بۆی بزانن بە تەواوی لەو مامۆستایە سوود وەردەگرێ و ئەو وانەی دەیکەنەوە فعلەن متابعی بکەن و ئەو مؤسسەی کە ئەو وانەیە عرض دەکات چونکە خۆت دەزانی ئێستا بابەتی بیزنس یعنی بۆتە ئەوەی سەرەکی مەسلەی بزنس و تیجارەتکردن دەیان شوێن و دەستگا هەڵساون بەم بابەتە بە تۆمارکردنی وانە دێ ئەو لە پێناوی بڕێپارەیە دیکە ئایا دایک و باوک دەبێ بزانێ ئەم شوێنەی کە ئەم بابەتە تەرح دەکا لە ڕووی پەروەردەییەوە یعنی سنگ و قورساییەکەی چییە ئاستی بەرپرسیارەتی و مەسئولیەتی ئەم دامەزراوەیە ئەم دەستگایە چییە لە پەروەردەیە ناکری هەر کەسێک هاتە سەر شاشۆ من منداڵەکەم بەرامبەری دابنێم لەوانەیە لە ڕووی زانستیەوە بابەتەکە وەکو پێویست نەبێ یان هەڵەی تێدا بێت چەند جار ئەم حاڵەتانەمان بینیوە ئێمە لەبەر ئەوە من پێم باش نییە کە دایک و باوک بە تایبەتی بۆ بازنەی یەکەم و دووەم تەنانەت سێمیش منداڵەکانیان بەبێ پاڵپشت تەسلیم بە شاشەیەک بکەن بەڵێ زۆر بەڕێز مامۆستا هەمزا عەباس فەقێ نووسەری پەروەردەی سپاس دەکەین کە لەم بەرنامەی فێربوون لەگەڵماندا بن زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت سپاس بۆ جەنابیشت سپاس مامۆستاجان بەڕێزان و خۆشەویستانم ئەم ئەڵقەی فێربوون قسەکردن بوو لە سەر میدیای پەروەردەیی و کاریگەریەکانی تا ئەڵقەیشتری بەرنامەی فێربوون لەگەڵ ئەوەی بەڕێز و خۆشەویست بەیەک دەگەینەوە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ